هێرشی درۆنەکان چین و چیان دەوێت؟ ئەو بەرپرسامنێ هەرێمی کوردستان کێ بوو بەڕوونی و بێڕووپامایی داوای لەسەر وەزیرانی عێراق کرد بەرپرسیارەتی پاراستنی خاکێرم لەو هێرشانە بگرێتە ئەستۆ. لە سەرەتای دەستپێکی جەنگی حەماس و ئیسرائیلدا هێرشە درۆنیەکانی گروپە میلیشیا و هێزانەی لە دەرەوەی یاسان لە عێراق و هەرێمی کوردستان ڕۆی لە زیادبوون کرد. ئەو گروپانە لە سەرەتادا بنکە و بارەگا سەربازی و دیبلۆماتیەکانی ئەمریکا و هۆپەیمانان لە عێراق و هەرێمی کوردستان کردە ئامان. بەڵام لە تازەترین پێشهاتدام هێرشە درۆنیانە بارەگای هێزەکانی پێشمەرگەشی لاولێر کردە ئامان. شەویستی لەسەر سیوێکی کانونیەکەمی 2023 بە 2 درۆنی بۆمب ڕێژکرا و هێرشکرا سەر بارگای هێزەکانی پێشمەرگە لە ناوچەی پیرمانبیستەر بە پارێزگای هەولێر. لە ڕاگەیەندراوێکشدا وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان گوتی ئەم هێرشە لەلایەن هێزێکی لە یاسا دەرچوو بە چاوساغی جاش و هاوکارەکانیان بۆ سەر بنکەی هێزی پێشمەرگە مەترسیدار و شەڕفرۆشتنە. لای خۆیەوە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی داوا لە سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی کرد هەرچی زۆڵانگاوی کردەی بنێت و ڕێگری لەو هێز و گروپە چەکدارە لە یاسا دەرچوانە بکات تا دەیانەوێت سەقامگیری عێراق و هەرێمی کوردستان بخەنە مەترسیەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی حکوومەتی عێراق بە بەرپرسیار دەزانێت لەو هێرشانە و پێی وایە ئەو گروپانە بە پارە و چەکی دەوڵەت بەرژەوەندی وڵات دەخەنە مەترسیەوە بە بیانۆی بوونی هێزەکانی ئەمریکا و هۆپەیمانان لە عێراق و هەرێمی کوردستان بۆ یەرکی حکوومەتی ناوەندە هەوڵەکان چڕ بکاتەوە لە پێناو ڕێگریکردن لەو گروپانە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا بەشێک لە سەرکردە شیعەکان باشکرا گوتیان عێراق پێویستی بە ئەمریکا و هۆپەیمانەکان نییە لەسەر خاکەکەی ئەگەر چۆڵینەکەن باشترین بژاردا هێرشی درۆنیە. لالایەکی دیکەوە شێمین یاریدەدەری ڕاوێژکاری ئەنجومەنی یاسای شێرم و سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری و زانیاری کەسیەکی مێوەڵگری هەرێمی کوردستان وەک بەرپرسی دامەزراوێکی گرنگ پەیوەست بە ئاسای شێرمی کوردستان ڕای گەیاند و گوتی بەداخەوە لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا هێرشی تیرۆریستی گروپی میلیشیاکان هەرێمی کوردستانیان بە ئامانج گرتووە. با بڕوای ئەمە دەبێت حکوومەتی عێراق و بە دیاریکراویش سەرۆکوەزیران بەڕێستودانی وەک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەرپرسیارەتی پاراستنی خاکێرم لەو هێرشانە بگرێت هەستۆ. کەسیەکەمی هەوڵگری کوردستان گوتیشی زۆری نێو هێرشانە لەسەر خاکی عێراق و بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجام دراون. هەر بۆیەشە ئەگەر حکوومەتی عێراق هەنگاوی کردەینەنێت ئەوە دوور نییە و هێرشانە سەر بکێشن بۆ پێکدادان و جەنگی نەوخۆی. ئەژێمینەوەشی ئاشکرا کرد سەرڕای بەردەوامی و هێرشانە ئێمە گومانمان لە بێئەڵوێستی بەغداد هەیە کاخۆ کام هێز و کام دەوڵەتی دراوسێ لە پشتەوە هێرشانەوەن و دەبێت بەغدادەوە بزانێت چارەنووسیە و دەسەڵات و گروپانەی دژی گەلی کورد بوون لە دوجاردا لە ناوچوون و سەرشۆڕی بووە. واشنتۆن بڵاوی کردەوە لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرەوە تا ئێستا 107 هێرشکراوەتە سەر بنکە و بارەگاکانمان لە سووریا و عێراق. باوتەی بەرپرسێکی سەرباسی پنتاگۆنیش زۆربەی زۆری هێرشەکان لەلایەن مقاومەی ئیسلامی عێراق و سووریا ئەنجام دراون. ئەمانەش لە کاتێکدا بوون شێوەیستی کانونیەکەم و بەر لە هێرشەکان دامەزراوی میدیای تیوار با پشتبەستن بە سەرچاوێکی گرنگی ئەمنی بڵاوی کردەوە کە زۆربەی بنکە و بارەگاکانی ئەمریکا و هۆپەیمانان لە عێراق و هەرێمی کوردستان و ڕۆژ ئاوای کوردستان دەکرێنە ئامانج.